رووسیا بەردەوامە لە جۆڵاندنی هێزەکانی بەرەوسنوورەکانی ئۆکرانیا و بیلاڕووس. هەسەدێ بە تەمامی زیندانە گوێرانیا باژارێ حەسەکێ کۆنترۆل دکە. فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان بنکەیەکی موشەکی هۆسیەکانی یەمەنیان لەناو برد. جه برنامه کورد کنکشن دنگ امریکا ل واشنگتن پایتخت سلاو و ریز من صالح دمیجر بو بینرین هجا لای منیشەوە جانێتیلان ئیدەمەتان خۆش. پێنتاگۆن لە ڕۆژی دووشەممە وتی لەشکری رووسیا بەردەوامە لە بەڵاوبوونیان لە درێژایی سنووری ئۆکرانیا و گەیشتووەتە خاڵێک کە ئێستاکە سەرروکی رووسی ڤلادیمیر پوتین چەندین بژاردەی لەشکری هەیە. جان کێربی سکرتێرە ڕۆژەماوانی پێنتاگۆن لە لێدوانێکدا لەگەڵ پەیامنێران وتی لە کۆتایی هەفتەدا رووسیا بەردەوام بووە لە جۆڵاندنی هێزی زەمینی زۆرتر لە دەوروبەری بێلاڕووس و لە درێژایی سنووری ئۆکرانیا و ئەو مەودایەکی هەرە بەتوانای سەربازی هەیە کە تەنها بەردەوامە لە زۆرترکردنی ژمارەی ئەو بژاردانەی کە لەبەر دەستایە ئەگەر بیاوێ لە جۆڵانەوەی سەربازی بریار بدات. جواتا اولکاریه نتوینی گرتی د کمبونا خدا بلاوکرنا روسیا یا بهتری 100,000 سرباز لسرسینور اوکراینای گوتوبیش کر را برپرسن روج آواوی اوکراینای به بردوامی دهشداری دانه لدور در باسبونه که پیشبین یا روسیای بو وی ولاتی راپورت عرب اسادی بفراو نوری دخوینه. ماریانا ژاکلۆی تەمەن 52 ساڵ دایکی سێ منداڵە ئەو لە بازاردا و لە پایتەختی ئۆکرانیا دەژیت و کار دەکا. ژاکلۆ هەروەها سەربازێکی یەدەکە بۆ بەرگری لە خاکەکەی و دەیەوێ گەر سەربازە ڕووسیەکان لەسەر سنوور هێرشیان کردە سەر وڵاتەکەی شەڕ بکات و بەرگری لە وڵاتەکەی بکە. من ئێستا سەربازم بێگومان دەبێت فەرمانەکان لەبەر چاو بگرم. فەرمانەکە هەرچیەک بێت من پەیڕەوی دەکەم. من خەڵق ناکوژم بەڵام وڵاتەکەم دەپارێزم. بە پێی هەواڵێکی ئاژانسی ڕۆیترز ئۆکرانیا دەیەوێ ئەو هێزە یەدەکانە بەرز بکاتەوە بۆ 130,000 کەس. هاوکاتیش دوای ڕاگەیاندنی سەرۆک جۆ بایدن بۆ ناردنی هێزی بچووک بۆ ڕۆژهەڵاتی ئەوروپا ئەمریکا بەردەوام دەبێت لە ناردنی چەک و تەقەمەنی بۆ ئۆکرانیا و هەروەها ئەمریکا پلانی هەیە لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی یەکگرتووەکاندا ڕوبەڕووی رووسیا ببێتەوە سەبارەت بە کردەوەکانی لەسەر سنووری ئۆکرانیا. ئەنجومەنی ئاسایش یەکدەنگن. هەمومان لەسەر ئەوە یەکدەنگین کە داوای ڕوونکردنەوە لە رووسەکان بکەین. ئێمە بە ئامادەبوونی تەواوە دەچینە ژوورەکەوە بۆ ئەوەی گویان لێ بگرین و بڕیاریش نییە گوێ لە پرۆپاگەندەی ئەوان بگرین. ئێمە ئامادەی وەڵامدانەوەی هەر زانیاریەکی هەڵین کە ئەوان دەیانەوێت لە میانی کۆبوونەوەکەدا بڵاوی بکەنەوە. لیندا توماس گرینفیلد نەردراوی ئەمریکا لە نەتەوە یەکگرتوەکان گوتی ئەگەری ئەوە هەیە رووسیا هێرش بکاتە سەر ئۆکرانیا و گوتیشی 100,000 سەرباز کۆ ناکەیتەوە ئەگەر مەبەستی بەکارهێنانی دنەبێ. لە کۆنفرانسێکی هەواڵی ئەم دوایەشدا لە مۆسکۆ سێرگی لاوڕۆ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیان کە کریملین خوازیاری ڕێزی دوولایانەیە لەگەڵ ئەمریکا و گوتیشی بەڵام دەست درێژیەکانی ناتۆ لە ڕۆژهەڵاتی دوورم مایەی نیگەرانی رووسیایە. لە واشنگتۆن سنووری ئۆکرانیا بووە بە ساتێکی دەگمەنی یەکگرتنی سیاسی لە میانەی داواکاریە زۆرەکاندا بۆ بەهێزکردنی ئۆکرانیا. ئەمریکا هەمیشە لە ئەنگری ئازادیە و ئێمە ئەو وڵاتین کە باوەڕمان وایە پێویستە ڕێز لە ئازادی خەڵک بگیرێت. ئەو سەروەریە گرنگە. شکۆمەندی خەڵکی ئوکراینە گرنگە و ئەمە ئەو شتەیە کەوان لە ئێستادا یەکپارچەی خاکی ئەوان لە مەترسیدایە و گونجاوە کە جیهان پشتیوانیان لێ بکات. هاوکات ڕەوانەکردنی چەکەکان بۆ ئوکرانیا بەردەوامە وەکو ناردنی موشەکی دژە تانکی بریتانیا بۆ ئەو وڵاتە. ئێمە نامانەوێت بەشێک بین لە یەکێتی سۆڤیەت یا ئەمبراتۆریەتی رووسیا یان فیدراسیۆنی رووسیا. ئێمە دەمانەوێت سەروەری خۆمانمان هەبێت. ئێمە سەروەرین و بۆ سەربەخۆیی خۆمان تێدەکۆشین. ئەگەر ئۆکرانیا هێرشی بکرێتە سەر لەلایەن رووسیاوە بێگومان ئەوان بە ئۆکرانیاوە ناوەستن. دوای ئۆکرانیاش هێرش دەکەنە سەر وڵاتی تر. بۆیە لە بەرژەوەندی ئۆروپا و هەموو جیهانی دیموکراسیدایە کەرمەتیمان بدەن بۆ بەرگریکردن لە خۆمان و هەروەها بۆ ئەوەی نیشانی بدەین کە هێشتا یاسای نێودەوڵەتی کار دەکات. وڵاتانی ناتۆ بەردەوامن لە ناردنی پشتیوانی مادی بۆ ئۆکرانیا و ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆکی ناتۆ لە ئەگەری هێرشکردن بۆ سەر ئەو وڵاتە ناردنی سەربازەکانی بۆ ناو ئوکرانیا ڕەت کردوێتەوە.
ڕۆژاوا داوای رووسای ڕەت کردەوە سەبارەت بەوەی کە ناتۆ بەڵێنی دابێ هەرگیز ڕێگە بە ئوکرانیان نەدرێ بچێتە ناو هاوپەیمانێتیەکەوە. کۆریای باکوور تاقیکردنەوەی موشکێکی باڵەستیکی بڕی مامناوەندی پشتڕاست کرد کە گەورەترین موشکی کۆریای باکوورە لە ماوەی فرەتر لە 4 ساڵدا تاقی دەکاتەوە. ئەم هەنگاوە فشارەکان بۆ سەر بەڕێوەبەرێتی سەرۆکی ئەمریکا جۆ بایدن زۆرتر دەکات. بڵ گایۆ لە سیۆلەوە ئەم راپۆرتەی ئامادە کردووە و هاوکارمان ڕۆکەنایشەک پێشکەشمانی دەکات. کۆرەیا باکوور دەبێژە ئەو موشکێکی بەناوی 712 bi menzilekî orta ceribandiye. Herî davê ev di sala 2017 de ev muşekê ceribandibû. Koreya Bakur du weneyên muşekê li valahiyê parve kir. Koreya Bakur dibêje ew muşekê ji dûrî esmanên welatên cîhanî ceribandiye. Lê berdevke hikûmeta Japonî Hiruzak û Matsuno ev ceribandinê şermezar kir. Karanîna mûşekên balîstîyên vî awayî biryara Konseya Ewlekariyê bin pê dike. Ji ber vê ceribandinê welatê me xwepîşandaneke bihêz li dij Koreya Bakur li rêya balozxaneya Pekînê li dar xistiye. Herwiha Koreya Başûr civînekî awarte ya Konseya Ewlehiya Netewî li dar xist û bang li Koreya Bakur kir ku vegere masaya guftugoyan. Koreya Bakur di 11 rebendanê de bi vê ceribandinê rekorekê nû şikand. Tevî ku ev dibe ceribandinê herê mezin ya 4 salan pisporên wekî Raymond Pacho û Pardo dibêjin ev provokasyonekî mezin nene. Gel Koreya Bakur dixwaze bala her kesî bikişîne, divê ew ceribandina navokî pêk bîne. Wê heta niha ew nekiriye. Lê niha kesên ku nîvgirava Koryayê dişûpînin derbarê ceribandinê şirove nekirine. Wekî bersivdayîna ceribandina dawî karbidestekî bilind ya hikûmeta Amerîkî ji rojnawar re got ku ev çavere dike ku Koreya Bakur di demekî nêze vê ceribandinên mezin pêk bîne bo ku ji Amerîka tawîz wergire. Vî got Amerîka bo guftugoyan vekiriye lê niha ji bo vê naxwaze civînekî bi seroka re li dar bixe. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. سەرۆکê Tirkiye Recep Tayyip Erdogan got dê hingavên yasayî bên avêtin li dijî çalakiyên aşkere û nehêniyên medyayê ku bi armanca têkbirina nirxên moralî û niştimaniyên welêt dibin. Li gor Erdogan, axaftinên Erdogan ji aliyê rexnegiran ve wekû nîşana fişareke din ya hikûmetê li dijî dezgehên medyayî tê temaşekirin. Ew dibêjin Erdogan dixwaze bi kiryarên wiha opozisyonê bêdeng bike. Ji bo agahî bêhtir divê derbarê de niha peyamnêrê me li Enqerê Eyûb Demîr bi riya Skype bi me raye. Dem baş Eyûb, ev axaftinên Erdogan li ser erdê çawa hatin wergerandin? Keksalê wek tê amaje kir rastî ev geleleya weşana çapemeniyê li Tirkiyê em dikarin bêjin ku ji aliyê desthilatiyê ve dibe ku hate erêkirin lê aliyê opozisyonê da an jî gel da nayê erêkirin ji bo ku ji xwe zagona bingehîn ya Tirkiye jî diyar dike ku azadiya çapemenê di çi xetê da gere biçe ça şikil bigire. Li ber vî jî ana hem opozisyon û hem jî rêxistinên demokratîk bertêk nîşan didin. Ji xwe baroya Tirkiye ya yektiya baroya Tirkiye jî serî li dadgeha bilind da ji bo ku ev gelaleya hanê bê îptal kirin. Sedema wî jî ew e ku ji xwe dibêje ku yanî baro dibêje ku zagona bingehîn ya Tirkiye çapemeniya Tirkiye an jî çapemenî çawa azade bi çi şikliye bi çi awayê ji xwe di bingeha zagona bingehîn da xwe diyar dike. Hewcê nîne ku wek em bêjin geleleyeka wiha bênivîsin ji bo wî jî serî li dadgeha bilind da ku ev geleleya Erdogan an jî Serokvezîrên Tirkiye bê îptal kirin. Di aliyê din da jî rastî opozisyon jî bertekê mezin didin dibêjin ji xwe çapemeniya Tirkiye sedan heştê ana dibin ewa desthilatî da cî digire. Yani pirêwan nêzî desthilatiyê yê ku hinekê azadin dixwazin ku ew yê azad hinekê ser wan da çewsendineka din derxînin. Belê Eyûb yanî hinek raporan behsa bêhtirî wê jî rêjeyeke bêhtirî not sedî jî kir ku dibin bêjin yan desthilat kesên di nav desthilatê de xwediyê wan dezgehanin yan jî ew
دزگه نزیکی حکومتینا دوی درباره ده هنک رخنه الاپوزیسیون جد بیجن بیجن لاوازبون اپوزیسیون او صدمه که یعنی دستلات ام بیجن اردوغان و پارتی و آک پارتی دکاره بچتی وها زیاده تر بکه دوی درباره ده لاوازبون اپوزیسیون چا یعنی سر عرضه چا وقت دیتن بلی وقت تجی دیار که راستی از گوتونجی لیبرتین قسکرن جبوکو هکه دبیجن اپوزیسیون و ها لاواز خو دیار نکه آنجی برانبری دستلاتی بکاره به شکل که درخینه پیش دستلاتی جی و نکاره به اوقات سر گل دا آنجی سر هم ریخستن دموکرات تا به یعنی ویالی دا جی اپوزیسیون تی رخنه کرن لآلیه دن دا وقتا که ام تماشی دکن راستی چخواه چاپمنی لترکیه دبن زور زخته که دا درد که پیش انا جستی زیده تر نیزی چلی کس دگرتنگه هرندا روژموان هنه هجی رخصن روژموانی سروانا دیسکنن دبیجن کو پیوست نینه کو او کسی کو آنا دگرتنگه هندانه جی بگرن آنجی لوی داره بسکنن ماسه کی وان هاتیه بن پیکرن دوی واری دا جی اپوزیسیون نکاره زیده دنگی خود درخینه تواهی گاوه ایوب دم ام بحثا اپوزیسیون دیکن ام بحثا اپوزیسیون ترکی دیکن یان اپوزیسیون گشتی دیکن یان دوی درباره ده تفرق و جیاوازید ناوین اپوزیسیون ترکی و یا کردی ده هیا لترکیه yani وها بيجم yani تدي همو تشت بتركيا وغريدايه جبوي جي اوبوسينا كرد yani em demadın berçav HDP anjihın partiyen Kürt derdikevin peş anji reyxistinin ku neziki Kurdane derdikevin peş le tesir avana le ser siyaseta Türkiye em bebejin zede derdikevin peş nire rastı de bu arada siyasi da Hindistan zede derdikinin le aliyedin da mesela opozisyona Türkiye gelek parti hene mesela CHP'ye partiya başeye partiya devahe gelek parti gavabem bahebudun levi ali da tişeki derkhinin peş dikarın tesir ki le ser gele Türkiye'ci çevikin devi vali da opozisyon gelek lavaz sekne rahne zede devi tikti da derkevin le aliyedin da ji zaguna bingehin ya Türkiye'ci hatta çapemeniya azat çiye Çin'ine servi tebahi diyar kiriye le heke yani bir alida nakoki ekterket heke bir şekli rehis embejin deslati neziki çapemeniye be zaguna bingehin ji bepedike servi ji şuka baroya yani tedezgehen medyayin Kurd behter Türkiye heneko aki berbeçav kar dikin yani ji buna armanca deslata Türkiye yani emtenid ve derbare da bahsa fişarin kul ser medya Türkiye opozisyona Türkiye dikin ne ya Kurdi dikin yani tişteki Kurdi ji brasta rast ketibin ve bandora Jixwe medya Kurdî demên berên jî dîsa gelale ek derxistin çiqas medya Kurdî li ser fers yani internetê be li ser weşana nivîskî be an jî weşana satelayt be pirê wan jî hatan qedexekirin yani takriben pensî zêdetir tişekî wisa derketibû gelek tiş hata qedexekirin heyana her jî jixwe divî warî da pêşketinek çênebû yên ku hene jî terwan da ana li Tirkiye jixwe zor û zextek derdikeve pêş yani embejin nûçeyekê çêdikin tehudît ku ser ew rojnameyê da xalat zelal bû peyamnêrê me li Enqerê Eyûb Demîr gelek spas. Spas xweş. هێزێکی کوردی بە پشتیوانی ئەمریکا لە ڕۆژی دوشەمە ڕایگەیاند ئێستا زندانێکە لەلایەن گروپی دەوڵەتی ئیسلامیەوە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەستی بەسەرا گرت بوو بە تەواوی لە ژێر کۆنتڕۆڵدایە و پیلانێکی مەترسیداری توندڕەوەکان پۆشەڵ دەکاتەوە بۆ ئەوەی هێڕشی هەمەجۆری زۆرتر لە ناوچەکەدا ئەنجام بدەن. هەسەدە وتی هێڕشەکە وانیشان دەدات لە پێویستی بە چارەسەریەکی ڕێشەیی بۆ بەردەوامبوونی دەیان هەزار دەستگیرکراوی سەر بە دەوڵەتی ئیسلامی و خێزانەکانیان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. هێزن سووریا دیموکراتیک ڕاگەهاندن گۆ di êrişa dijî zindana Sînaa ya li Goyrana Hesekê bi giştî 121 şervanên Hesedê û karmendên zindanê jiyana xweş destane. Hesedê her wiha dibêje 374 çekdarên Daişê hatin kuştin. Hesedê roja dişemê di 31 çileyê 2022 de bi daxuyaniyekê ragihand got êrişa li hemberî zindana Sînaa ji alî çekdarên got li ji serê kaniyê dibin kontrola Tirkiyeyê hin çekdarên got ji Iraqê hatine ew êriş pêk anî. Hesedê diyar dike got li derdora taxa Goyran bi giştî û taxên derdorê hatin kontrol kirin û piştî vê gavê êdî êrişa dijber ji hêla hêzên wan ve dest pê kir. Dibêje got
di çarçoveya pêngava Gurzê Gelan êrişeke paqişkirinê li hemberî Daişê him li derdora girtîgehê û Hesekê û him jî bi giştî li herêmên wekî Dêra Zorê û Reqayê hatin destpêkirin. Hêzên Hesedê û Asayişê bi wêrekiyeke mezin û bi pisporî çûne ser Daişê yên êrîşkar û piraniya wan hatin tunekirin her wiha hin çekdarên din got ji girtîgehê çek bi dest xistibûn hatin bêbandorkirin. Di pirskonferansê de bal hat kişandin li ser zarokên Daişê yên got têne naskirin bi eşbal xîlafe got Daişê wan zarokana weke mertarên zindî bikaranîn. Di daxuyaniyê de hata gotin di encamê de careke din ev girtî hemû ketin bin kontrolê û derbasî girtîgeheke cuda hatin kirin. Ji ber zirar neghêja mal û canê gel hemwelatiyên me yên li Hesekê. Cardin ji ber got Daişê ew zarokên di girtîgehê de ji xwe re kurbûn weke mertal an got ji ber van her du sedeban hêzên me bi bênferî û bi hişyariyeke mezin tevgeriyan û di encama vê yekê de hişte got hinek dem derbas bibe. Di daxuyaniyê de hata gotin bêguman ev pîlana Daişê berfireh ne tenê êrîşeke xwecehî bû. Li gorî agahiyên di destê hêzên me de çekdarên êrîşkar yên got hatine girtin beşek êrîşkaran ji herêmên jêr kontrola Tirkiyeyê li ser Êkanî û Til Ebyed hatibûn û beşeke jê ji hêla Iraqê hatibûn piştgiriya esas pîlan û kurdînera vê şerî li gorî gohatiye tespîtkirin li dervayê sînorên Sûriyê hatibû çêkirin. Di daxuyaniya Hesedê de hata gotin got Daişê hîn metirsiyeke mezin e. Hesedê anî ziman got şerê dijî Daişê ne tenê barê Hesedê ye. Di berdewamiya daxuyaniya Hesedê spasiya koalîsyona navdewletî hata kirin û bal kişand got piştîvaniya bihêz ya koalîsyonê got da Hesedê her wisa Hesedê eşkere kir got hêzên hevpeymaniya navdewletî di vê hefteyê de alîkariya hêzên wan kiriye. Her wisa Hesedê bank li raya giştiya navdewletî kir got piştgiriyê bidin Hesedê da ku şerê xwe li dijî Daişê berdewam bihêztir bidomîne. Di pirskonferansa Hesedê de serjumarên vî şerê dawî hata eşkere kirin. Hesedê eşkere kir got di hundirê girtîgehê de heftê û heft endamên Hesedê jiyana xweş destdan. Her wisa di şerê dervayî girtîgehê de got heft rojan berdewam kir çil şervanên Hesedê û çar hemwelatî jiyana xweş destdan. Di çarşoveya pêngava Gurzê Gelan de bi giştî 121 karmend û şervanên hêzên Sûriya Demokratîk û hêzên ewlekariya hindirîn jiyana xweş destan. Her wisa hejmara kuştiyên Daişê di vî şerî de li gorî Hesedê gihişte 374 kes. Hêjaya gotinê ye got roja dişemê hejmareke niştecihên taxa Xwêran vegeriyan rêdana vegerê ji aliyê Hesedê û hêzên ewlekariyê hat dan piştî danê nîvroyê roja dişemê. Her wisa hata zanîn got qedexeya çûn û hatinê ji saet 6 êvarî de heya 6 sibehê li Hesekê Qamişlo û Amûdê û piraniya bajarên herêmên Bakur û jilatê Sûriyê wê berdewam be. Zana Umer dengê Amerîka Hesekê. Wezareta Berevaniya Mêrgehên Erebiyên Yekgirtî got firokên koalîsyonê roja dişemê bingeheka avêşkerên mûşekan li cewfa Yemenê kir armanc piştî ku rê li mûşekeka balîstî girt ku Hûsiyên alîgerên Îranê avê tibûn. Di êrişa sêyem de li dijî welatê Kendavê di du hefteyên borî de peyvdarê leşkeriyê Hûsiyan got wan mûşekên Zulfîqar avêtin Ebu Dabî û dron avêtin Dubeyî. Belên Salih agahîn bêhtir di vê raportê de hene. بۆ سێم جارە لە ماوەی دوو هەفتەدا حوسیەکانی یەمەن موشەکی باڵستیکی دەگرنە ئەبوزەبی و بە فڕۆکەی بێفڕۆکەوانی شێرش دەکەنە سەر دوبەی. هێشتاش حوسیەکان ئاگاهی دەدەن. وقد حققت العملية کردە لەشکریەکان سەرکەوتوانە ئامانجی خۆی پێکاوە. هێزە چەکدارەکانی یەمەن سوورە لەسەرەوەی دەوڵەتی میرنشینەکانی دوژمنی پارێزراو نابێت بەهۆی کار و جموجۆڵی ئیسرائیلەکانەوە لە ئەبوزەبی و دوبەیەوە دژ بە یەمەن و گەلی یەمەن. دانیشتوانی ئەو وڵاتە ئاگدار دەکەینەوە خۆیان لە شوێنە گرنگەکان دوور بخەنەوە چونکە لە قۆناغی داهاتوودا ئەو شوێنانەش دەکرێنە ئامانج. هێرشەکانی هاوپەیمانێتی بە سەرکردایەتی عەرەبستانی سعودیە بۆ سەر حوسیەکان لە یەمەن نەبوونە تەمایی ڕێگەگرتن لە شەڕانگێزی حوسیەکان و نەشبوونەتە هۆکارێک بۆ پاراستنی وڵاتانی کەنداو. حوسە تیرۆریستیەکان نیان دەتوانێت درێژە بە شەڕانگێزیەکانیان بدەن ئەگەر ئێران بەردەوام چەک و تەقەمەنی بۆ دابین نەکردن و ئەمەش پێشلکردنی ڕوون و ئاشکرای بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکانە. کۆمەڵگەی نێونەتەوەیی بە توندی ناڕزایی خۆی دەردەبڕێ بۆ ئەو هێرشانەی دەکرێنە سەر میرنشینەکان و بە هەڵەیەکی گەورەش ناودێری دەکات. هیوادارم و بڕواشم وهایە وڵاتی زیاتر و زیاتر بەم زوانە هەنگاوەکانی میرنشینەکان هەڵدەگرن و دەبنە بەشێک لە ڕێکەوتنی ئیبراهیم. ئێستاش بەری ڕەنجی هاوکاری نێوانمان دەیبینین کە لەسەر و بیرکردنەوەکانە. میرنشینە یەکگرتووەکانی عەرەب بەشێکی گرنگی ڕێکەوتنی ئیبراهیمە
دوا بە دوایی سەردانەکەی مانگی 12 سەرۆکوەزیری ئیسرائیل سەرۆکی ئیسرائیلیش سەردانی میرنشینەکانی کرد. جمهوری اسلامی ایران کۆماری ئیسلامی ئێران هەرتەنها دژی هەندێک وڵات نییە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا، بەڵکو بڕوای بەوەشە کە پێویستە وڵاتانە گوێبیستی زەنگی ئاگدارکردنەوەی خەڵکەکانیشیان بن و چاندنی ئاژاوە و دووڕووی لە جیهانی عەرەبی و ئیسلامیدا ڕابگرن، چونکە بۆ ئایندەی ناوچەکە خراپە. عربستانی سعودیە تا ئێستا بەشێک نییە لە ڕێکەوتنی ئیبراهیم، بەڵام فڕۆکەکەی سەرۆکی ئیسرائیل بە ئاسمانی عربستاندا دەڕوا بۆ میرنشینەکان. زۆرێک لە چاودێر ڕێکەوتنی ئیبراهیم بە هەنگاوێکی گرنگ ناودێر دەکەن بۆ ئاشتی و ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام لای ئێرانیەکان جێی نیگەرانیەکی قوڵە. پێشتر بازرگانیەکانی کەناردەریا دەکرانە ئامانج، بەڵام ئێستا شوێنە گشتەکانی ژێرخانی میرنشینەکان دەکرێنە ئامانج. هۆکارێکی تری زۆربوونی نیگەرانیەکان ئەوەیە میرنشینەکان لە بەردەم باشبوونێکی خێرای ڕۆژەکەدا نییە. هەڕەشە مەترسیەکان درێژەیان هەیە. شەڕی یەمەن بەردەوامە، شەڕی نێوان ئەمریکا و ئێرانیش بەردەوامە. هیچ ئاماژەیەکیش لە ئارادا نییە کە هێرشی درۆن و موشەکەکان بەم زوانە کەم بکرێنەوە. چاودێر لەو بڕوایەدان گۆڕینی ئامانجی هێرشەکانی حوسیەکان و ئاڵۆزیەکانی ناوچەکەش سەرچاوەی ڕەوشێکی نەخوازراون بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیارە لایەنە سیاسیەکانی عێراق لە هەر کاتێکی تر پەرتەوازە و لە نیوە خۆیاندا دابەش بوونە. پێمنێرمان دڵشادنەوە ڕاستەخۆ لە ناوچەی گەرمیانەوە لە هەرێمی کوردستان لەگەڵماندایە تا بزانین عێراق لە عێراق چی دەگوزاریە. کاک دڵشاد دەکرێت وێنەیەک بە بینەرانمان بدەن لایەنە سیاسیەکان لە ناکۆکی و ململانیەکاندا بەکوێ گەیشتون؟ بەڵێ دیارە ئەوەی هەیە تاکو ئێستا لایەنە عێراقیەکان نەگەیشتونەتە ڕێکەوتن لە کاتێکا کە حوتی مانگی ئەم مانگەدانراوە بۆ کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری عێراق. لە چەند ڕۆژی ڕابردووە ئیسماعیل قاانی فەرماندەی فەیلقی قودس هاتە عێراق و هاتە هەرێمی کوردستانیش دوای بینینی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئاگداری کردەوە لەوەی کە ئەوان قبول ناکەن بە هیچ شێوەیەک نێوماڵی شیعەکان ترازان ڕووبدات و داواشان لە هەرێمی کوردستان کردبوو کە یان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان کە ڕۆڵی چارەسەرکردن بگێڕە لە نێوان هێزە شیعەکانە. ڕۆژێک دوای سەردانەکەی ئیسماعیل قاانی بۆ هەولێر بە ئاگداری مەسعود بارزانی یاخود باڵێن بە ڕاستپاردەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان، هەر یەک لە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق، خەمیس خەنجەر سەرۆکی هاوپەیمانەتی عەزمی عەرەبی سونە سەردانی مقتدا سەدریان کرد تا ڕازی بکەن حکوومەتی با بڵێن تەوافقی پێک بهێنرێ. بەڵام دوا بە دوای سەردانەکەیان مقتدا سەدر ڕاگەیەندراوێکی کورتی لە تویتەر بڵاو کردەوە ڕاگەیاند کە سوورە لەسەر پێکێنانی حکوومەتی زۆرینەی نیشتیمانی. بەپێی ئەو بەدەدەچوونانی کە ئێمە کردومانە لە دانیشتنەکەدا مقتدا سەدر بە هەموو شێوەیەک پێداگیر بووە لەسەر ڕاکانی پێشووی و بە هەموو شێوەیەک ڕەتی کردوێتەوە کە ئامادە بێت نوری مالکی سەرۆکی دەوڵەتی یاسا بەشداری پێ بکات لە کابینەی حکوومەتەکەیدا. بۆیە بڵێ کاک دڵشاد ئەو پرسیارە لە تۆڕە کۆمەڵاتەکان دەکرێت دەڵێن ئەگەر کورد نەتوانی ناوماڵی خۆی ڕێک بخات چۆن دەتوانی ماڵی شیعە ڕێک بخات؟ بەڵێ دیارە لە ئێستادا کورد بەیان بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان بەجیا لە یەکێتی نیشتیمانی چووەتە هاوپەیمانێتیەکەوە لەگەڵ عەرەبی سونە و ڕەوتی سەدر. دیارە هەوڵەکانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕازیکردنی ڕەوتی سەدر لەسەر داوای کۆماری ئیسلامی ئێران بووە کە پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتنی لەگەڵ سەدرا هەبووە تا پارتی بە ڕۆڵی خۆی هەستێ بۆ ڕازیکردنی سەدر. بەڵام لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش کەوا چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ هەڵبژاردننی پۆستی سەرۆکۆماری عێراق هەتاکو ئێستا پارتی و یەکێتی نەگەیشتونەتە ڕێکەوتن یاخود با بڵێن لێکترازانێکی قوڵ هەیە لە نێوانیاندا بۆ یەکخستنی کاندیدی پۆستی سەرۆکۆمارتا کو ئێستا یەکێتی پێداگیرە لەسەرەوەی کە دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی سەرەکیانە بۆ پۆستی سەرۆکۆمار و هۆشیار زێباریش کاندیدی سەرەکی پارتی دیموکراتی کوردستانە بۆ سەرۆکۆمار و لە هەردوو لاشیانەوە حملەیەکی گەورە هەیە دژ بە کاندیدەکانی یەکتری بە تایبەت ئەمڕۆ هەواڵی توشببوونی هۆشیار زێباری بە کۆرۆنا بڵاو کرایەوە لە ڕەتفعل و وەکو کاردانەوەیەک بەرامبەر ئەو هەواڵە یاخود وەکو ڕەتکردنەوەی هۆشیار زێباری و تیمێکی پارتی لە بەغاوە دەرکەوتن بە فۆتۆ بە ڕەسم وەکو وەڵامێک بۆی کە هۆشیار زێباری تووشی کۆرۆنا نەبووە لە بەغدا سەرقاڵی کەمپین و سەرقاڵی ئیشکردنە بۆ خۆی بۆی لە هەڵبژاردنە دەرچووە. لە بەرامبەریشدا
ئەمڕۆ دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی سەرەکی یەکێتی نیشتیمانی بۆ پۆستی سەر و کۆمار پەیامێکی بڵاو کردەوە و لە پەیامەکەیان ناڕاستەوخۆ باسی لەوەی کرد کە لە سەردەمی ئەودا عێراق توانیوێتی کە باڵانس ڕابگرێ و توانیوێتی ببێتە سەرۆکێک کە سەرۆکی هەمووی عێراقیەکان بێت. بۆیە لە ئێستادا ململانیەکی تند لە نێوان یەکێتی و پارتیا هەیە بۆ پۆستی سەر و کۆماری عێراق و من ئەوەیە ئاماژە بەوەش بکەم کامە خاڵێکی زۆر گرنگە لە سەردانەکەی نێچیروان بارزانانی و حەلبوسیا بۆ لای مقتدا سەدر بە نێچیروان بارزانانی وتووە تۆ عەرەبیەکەت باش بووە حەقا کە کاندید بی بۆ پۆستی سەر و کۆمار دیارە وەکو هەندێک لە چاودێران وەکو تحفظێکی سەدری لێکەدەنەوە لە بەرامبەر کاندیدی پارتیا بەڵامۆنی کە زانیاری هەبێت سەدرەکان ئامادەیان نیشانداوە بۆ دەنگدان بەوە شارزێباری بۆیە تاکو ئێستا ململانەکە قورسە یەکێتی پێی وایە کە ئەمە شەڕی ئیرادەیە پارتیش پێی وایە کە ئەمە ئەوان زۆرینەوە بێ پۆستی سەر و کۆمار ببن بۆیە ڕەنگە لە دانیشتنەکەی ڕۆژی حوتی مانگە دوو بەربژێر بەرەم ساڵح و شارزێباری منافسی یەکتری بن. عێراق نوێ زۆرجار لەو کاتە دروست بووە باس لە ڕۆڵی هێزی دەرەکی دەکرێتن بەڵام زۆرتر ئاماژە بە ڕۆڵی ئیران دەکرێت بەس ڕۆڵی وڵاتانی تر وەکو تورکیا عەربستانی سعودی یاخود ئەمریکا چییە لەم ململانیانەدا؟ بەڵێ دیارە پێش ئەوەی کە ئەبوو زەبی یاخود با بڵێن ئیمارات موشکباران بکرێت لایەن حوسیەکانەوە بەرپرسانی عێراقی زانیاریان هەبوو لەسەرەوەی کە کۆماری ئیسلامی و هێزە شیعەکان زۆر تووڕەن لە هەم تورکیا و بە دیاریکراویش لە ئیماراتەوە پێیان وایە ئەم ڕێکەوتنە سێقۆڵی کە هەوڵێکە بەڕای ئەوان بۆ پەراوێز خستنی هێزە شیعەکان ئیمارات ڕۆڵی سەرەکی هەبووە لە یەکخستنی کورد و ڕەوتی سەدر و عەرەبی سونەدا بۆیە ئەوە ڕەتفعلێک و بەرامبەر بە ئیمارات بۆیە بە دڵنیایی وەکو چۆن ئێران تۆمەتبارەکرێ بەوەی کە ڕۆڵی هەیە لە یەکخستنی هێزە شیعەکانە بە هەمان شێوەش وڵاتانی کەندا و عەرەبستانی سعودی و ئیماراتیش تۆمەتبارەکرێن تورکیاش تۆمەتبارەکرێن بۆی کە ڕۆڵیان هەبووە لە ڕێخستنی ئەم ڕێکەوتنە سێقۆڵێدا. پەیامنێرمان دڵشادانوەر لە گەرمیانی هەرێمی کوردستانەوە گەڵماندا بوون زۆر زۆر سپاس. زۆر سپاس بێش. پاش چەند ڕۆژێک لە دووەکەوتن سپیس ئێکس لە ڕۆژی دووشەمە لە ئیارەتی فلۆریداوە سەتەلایتێکی ئیتالیایی هاویشتە وڵایی بە پێی کاتی خۆجەیی پاش 6 ئیوارە موشکی فاڵکنی 9 لە کاتی خۆیدا بەرەوەڵایی هەڵسا هاوشتنەکە 3 جار بەهۆی کەشەوە دواخرا و جارێکیش کاتێک کەشتیەکی گەشتی ئاسمانی لە بازنەی بنکەی قەدەغەکراوی هاوشتنەکەدا نزیک بووە. بینەرن هێژا ئاگاهیم دیگهن داویە کورد کنشنا ئیرۆ تا جارا بێ سلاوین هەفکاری من خالد فتاح و فراد فلاحی لێ کۆنترۆلی و لێڤەر لە ستودیۆ جانی دیلان و من ساڵح دەمی جەرج بووە هەر شاد و بەختەوەر بن. ببینە خۆش.